بەناوی خوای گەورە سەڵاتن لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویستا دێت مەترسی مادە هۆشبەرەکان لەسەر هەرێمی کوردستان زیاد دەکات لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدا لەلایەن بەڕێوەبەرایەتی یاسایی سلێمانیەوە کەسێک دەستگیر کرد کە بڕی 3 کیلۆ مادەی هۆشبەری پێبوو. بە میواندارێک لە بەڕێزان لە ستودیۆی سەرەکی دکتۆر ڕێبوار حەمەغەری پسپۆڕی دەرونی لە هەولێریشەوە سۆران زەنون کارگێری ڕێکخراوی ڕۆشنبیری هۆشیاری دژی مادەی هۆشبەر تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین. بە جۆرەی ئامارەکانی دەستگا و لایەنە پەیوەندیدارەکان ڕۆژ بە ڕۆژ بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکانەوە ڕوو لە هەڵقشانە. هەر ئەمەش وای لە زانکۆ و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کردووە چەندین چالاکی جۆرا و جۆر بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکانەوە ئەنجام بدەن. لەو میانەشدا سەنتەری توێژینەوە و ڕاهێنان و ڕاوێژکاری زانکۆی چەرم و وەرکشۆپێکی لەژێر ناونیشانی هۆشیاری بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکانەوە ڕێخست. وتەبێژی ئاسایشی ڕۆژاوای سلێمانیش ئاماژە بەوە دەکات سەرەڕای چڕکردنەوەی هەوڵەکانیان بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان بەڵام بەراورد بە 4 مانگی سەرەتای ساڵی ڕابردوو لە 4 مانگی سەرەتای ئەم ساڵدا ڕێژەکە زیادی کردووە. بەداخەوە بەپێ ئامارەی لە بەردەستمانایەوەکو بەڕێوەبەرایەتی یاسایشی ڕۆژاوای سلێمانی ئامارەکان لە زیادبوونایە لە چاو ساڵی پارە بەڵە زیادی کرد. ئێمە هەموو هەوڵەکانمان چڕ کردوێتەوە بە پشبەستن بە سەرچاوی زانیاریەکان بە هەواڵدانی خەڵکی بە ئەو زانیارەی بەردەستمان کەوتووە هەمیشە لە هەوڵداین بۆ دۆزینەوەی ئەو کەسانی کە بەکارهێن یان ئەو کەسانی کە بازرگانی پێواکەن. بڵاوبوونی ئەم مادە هۆشبەرانە ئەسبابی زۆرە. ئەسبابەکانی لەوانە ئەسبابی ئابووریە وتمەکوڕە شەڕی داعشە بوونی بەتاڵەیەکی زۆرە ناهۆشیاریە لەبارەی ئەم مادە هۆشبەرانەوە کە خەڵک لەوانەیە بەکاریشی بێنێ نەزانێ ئاسارەکەی چییە. ئەم هۆشیارکردنەوە زۆر گرنگە لەبەرەوە ئەبێ ئێمە وەکوتم لە تاکە و دەست پێ بکەن وردە. توێژەرێکی کۆمەڵایەتیش پێی وایە مادە هۆشبەرەکان کاریگەری ڕاستەوخۆی لەسەر تاک و کۆمەلگا هەیە. باس لەوەش دەکات مادە هۆشبەرەکان هۆکارێکی سەرەکی لێکترازانی خێزانەکانن لە ئێستادا. کاریگەرێکی زۆر سلبی دروستە کە ئابێتەوەی هەڵوەشانەوەی خێزان چونکە ئەو تاکەی کە مدمینە بەو مادە هۆشبەرەوە زۆرجە پەناباتە بەر ئەوەی کە ماڵ و مناڵ و ئەوانەی کە بەکار بهێنێ لە پێناوی ئەوەی کە بۆ نمونە بتوانێت ئەو مادە هۆشبەرە دەستبێت. زۆرجا مناڵەکانی بەکارێ هێنیان ئەبێ دەمایی ئەوەی کە بۆ نمونە زۆرجا تەلاق بکەوێتەوە لە کۆمەلگان چکە کولفەیەکی زۆرە خاتە سەر خێزان. ئەمە لە لایەکی تریشەوە بەڕاستی ئەبێتە هۆی ئەوەی کە کۆمەلگا بە لە یەکتر هەڵبوەشێت. سەرڕای چڕکردنەوەی هەوڵەکانی لایەنە پەیوەندیدارەکان و هێزانامنیەکان بۆ کەمکردنەوە و ڕوبەڕووبوونەوەی مەترسی مادە هۆشبەرەکان لە ئێستا و ڕابردوودا بەڵام ساڵ بە ساڵ ڕێژەی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکانەوە ڕوو لە هەڵقشانی زیاترە. هەرەمەش مەترسی جددی لەسەر تاک و خێزان دروست کردووە. لە ماوەکانی ڕابردووشدا شانبەشانی هێزانامنیەکان مینبەری مزگەوتەکان و مامۆستایانی ئاینیش ڕۆڵی گەورە و کاریگەریان لە هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگەدا بینیوە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ. بەڵە بەڕێزان بەرلەوەی کە بچینە لای میوانەکانمان لێدوانێکی عەمید جەلال بەڕێوەبەرایەتی مادە هۆشبەرەکان لە ئاسایشی سلێمانی دەبینین کە لە چەند ڕۆژی ڕابردوو کەسێکیان دەستگیر کردبوو کە 3 کیلۆ مادەی هۆشبەری پێوی گیرا بوو. فەرمابەیەکەوە ببینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژەوە پرسەکە دەین. ڕۆژی 21 مانگ لە دوای کۆکردنەوەی زانیاری کە کەسێک ئێوێ لە پۆستێکەوە مادەی هۆشبەر ڕەوانی وڵاتانی ئەوروپا بکە وڵاتی ئوسترالیا. خۆشبەختانە ئێمە پێشتر زانیاریەکمان لابوو وەکو بەڕێوەبەرایەتی یاسایی سلێمانی توانیمان دەست بگرین بەسەر ئەو مادەیەدا کە لە بالیفی مناڵ و بەرگە پشتی و دۆشێکی مناڵە شاراوەتەوە کە لێرەوە بە پۆستا ڕەوانەی ئەوروپای بکەن. دیارە ئەم کەسە پێشینەی پێشتریشیە بووە لە بەڕێکردنی ئەو جۆرە مادانە بەم شێوەیە یان لە ناو بەردی دیکۆرا کە لە هەولێرەوە ئەڵێ 2-3 جار نردومە بۆ وڵاتی کەنەدا وە پێشتریش لە بەرگە پشتی و باڵنج و گۆشە دەستمان بەسەراگرت وە جارێکی تر لە ناو معتەرە دەستمان کرد بەسەر مادە هۆشبەرەکانە. ئەمەش لە 21 مانگ دەستمان بەسەراگرتەوە کە 3 کیلۆ نیو مادەی هۆشبەرە لە جۆری تریاک و کەسەکەش دەستگیر کرد.
جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاکی دکتۆر بەخێر بێنگ سەرتر لە بەڕستانەوە دەست پێ بکەین بازدەوە بکەین مادە هۆشبەرەکان چین یاخود ئەو مادانەی کە ناو دەبرێن بە مادەی هۆشبەر کامانە. زۆر سپاس بۆ جەنابتان. لە ڕاستیان مادە هۆشبەرەکان پێک دێن لە کۆمەڵێک مادە کە کاریگەری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لەسەر هۆشنگی مرۆڤ بەجێهێڵن. هەنێ جار ڕاستەوخۆ کاریگەریەکەی دەرەکەوێت لە پاش بەکارهێنانی مادەکە، هەنێ جار پاش چەند کاتژمێرێک یاخود چەند ڕۆژێک کاریگەریەکە دەرەکەوێت. بۆیە تەصنیفکردنیان هەیە، واتە دابش کراون پۆلێن کراون بۆ کۆمەڵێک مادەی جیاجیا بەپێی بەکارهێنەرەکانیان. گروپی کوحولیەکان ئەوانەی کە ئەلکۆهولن واتە مەشروباتی کە ناویان ناو مەشروباتی ڕۆحی و عەرەق و هەموو جۆرەکانی وا بڵین بەپێی ئەو جیاوازیانەی کە لە پێکهێنەرەکانە هەیە. بۆ نمونە دواتر مادەکانی کە لە دەرمان دروست کراون بۆ نەخۆشی ئەو دەرمانانە بەخراپ بەکارهێنرێن، ئەوانەش گروپێکن کە دەرمانی خەوێنەرەکانن، هەنێجار ئازارشکێنەکانن. گروپێکی تر هەیە لە دەرمانەکان کە لە کڵەبەکان بەکارهێنرێ، ئەو یانانی کە لە ئەوروپا بەتایبەتی هەن بە پێکاتەی جیاواز بەکارهێنرێت، هەڵبەتە ناوی جیاوازیان لێ ئەندرێ. گروپێکی تر لە دەرمانەکان کە وا لە مرۆڤەکە بۆ نمونە کە وریایی زیاد بکە، ئەو گروپانە بە وروژێنەرەکانی یاخود ستیمولانتەکان کە وریای ئەکاتەوە ئەم مرۆڤە نایڵێ خەوی لێ بکەوێ، واتە ئەگەر کەسێک بیەوێ نەخەوێ هەتا بەیانی لەم مادانە بەکارهێنن. ئەمانە تەصنیفی سەرەکی مادەکانن. دواتر لەژێر هەر گروپێک لەم گروپانەی کە باسم کرد چەند مادەیەکی تر هەیە بەپێی کاریگەریەکانی. یعنی لە کحولا بۆ نمونە هەیە تەرکیزی کحولەکەی زۆر بەقووەتە، هەیە کەمترە تا با بڵێن شەراب کە کەمترین ڕێژەی کحولیتایە، بەڵام ئەمانە هەمووی بە مادەی هۆشبەر دکتۆریانی بوون من زیاتر ئێستا مادەی هۆشبەر بوونەوەی لە کوردستان ناو دەبرێت تریا کە هێرۆینە، حەشیش و کریستاڵە. زیاتر باس لەو مادانە ینی دەکرێت کەمتر مەسەلەن باز لەندێک مادەی تر دەکرێت کە دەکرێت وەکو مادەی هۆشبەر سەیر بکرێن. جا خۆی خۆ باسکردنەکەی جیاوازە. بۆ نمونە زۆر جار بەڕێوەبەرەتی ئاسایش تەنها باس لەوەکە کە لە ناو بالیف و سەرین و با بڵێن مەمکەم مژەی مناڵ و معەتەڕ و ئەو شتانەیە مادەی هۆشبەریان دۆزیوەتەوانێ، بەڵام لە تەصنیفی عالەمی و لەو کتێبە زانستیانەی کە ئەخوێنرێت کە ئەمانە مادە هۆشبەرەکانن. کحول یەکەمینیانە، واتە مەشروباتەکان هەموو جۆرەکانی یەکەمین جۆری مادە هۆشبەرەکانن و ئەتوانم بڵێم لە زۆرینەی ئالوودەبووەکانی کە لە هەموو وڵاتانی دنیا لە ڕۆژهەڵات و ڕۆژاوە ئالوودەبوونە بە ئەلکۆهول یەکێکە لە ڕێژە زۆرەکان کە زۆرینەی زۆری خەڵک بەمە ئالوودابێت، دواتر بۆی تەرێک ناکرێت و پێویستی بە چارەسەرکردن و بە خەواندن هەیە لە نەخۆشخانە و سەنتەرە تایبەتیەکانە، هەروەکو چۆن کەسێک وەکو جەنابەت ئاماژەت پێکرد هیرۆین یاخود حەشیش یاخود تلیاگ یاخود هەر جۆرێکی تر ئەو ناوانن کە لە ناو خەڵک ئەناسرێن نەگینە لە تەصنیفەکان ئەو گروپانن کەم زۆر سەرەوە دەکەین بۆ جگەر مادە کوحولیەکانی ترۆکارن بۆ توشبوون بە مادە هۆشبەرەکانی وەکو تلیاگ و حەشی دەکەین بۆ لای بەڕێز دواتر بچینە هەورێت لای مامۆستا سوێرە. مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرتا قسە لەسەرەوە بکەین هۆکاری چییە کە لە هەرێمی کوردستانە ئاڵوو دەبوون و بازرگانی کردن بە مادە هۆشبەرەکان ڕوو لە زیاد بوون دەکات؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، سپاس سەرەتا سپاسی کەناڵە خۆشەویستەکەتان دەکەین بۆ وروژاندنی ئەم بابەتە گرنگە. بەڕاستی لە ساڵی 2009 ڕێکخراوی هۆشیاری و ڕۆشنبیری دژی مادە هۆشبەرەکان کار دەکات لە هەرێمی کوردستان بۆ هۆشیارکردنەوە و ڕۆشنبیرکردنی هەم هاوڵاتیانی کوردستان بەوەی ئەو مادەیە و ترسناکە کە بەکاردێنرێ دوورکەوینەوەڵی. بەداخەوە ئێمە لە چاردەورەمان وڵاتانی دراوسێ زۆربەیان ئەگەر بڵێن زۆربەیان تووشی ئەو مادەبوونە و ئاڵوودەبوون، لەوانەیە کاریگەری ئەوانی زۆر کە زۆر بێ لەسەر ئێمە. هەرچەندە ئێمە بە حکومەتی هەرێم ڕۆژانە ئاسایشی هەرێم ئامارەکان بڵاو دەکاتەوە، دەستگیرانەکان بڵاو دەکاتەوە، دەڵێ ینی ئەو ڕێژە زۆرەی کە لە هەیە ڕوو لە زیادبووندایە.
تاوان ڕوو لە زیادبوونەکەش زۆر هۆکار دەگرێتە خۆی هۆکار هەیە ئابووری هۆکاری کۆمەڵایەتی هۆکاری سیاسی هەموو ئەوانە کار دەکاتە سەر ئەوەی کەوا زیاد لە حەد کە مادەی هۆشبەر بەرەو بڵاوبوونەوە بچێت لە هەرێمی کوردستان کە ئامارەکان خۆشبەختانە نییە لە ساڵی 2006 ئەگەر ئێمە سیرکەین 38 کەسمان هەبووە ئاڵوودە بووە بەڵام لە 2010 ژمارەکە ئێستا گەیشتۆتە نزیکەی 1000 کەس یعنی کەواتە یان ڕێژەی بەکارهێنان و ڕێژەی هاتنە ناو کوردستان زۆر زیادی کردووە ئەمەش هۆکارەکانی مان باس کرد زۆرە دەکرێت لەم بەرنامەیە یەکێک تیشتی بخەینە سەری مامۆستا سەبارەت بەوەی کە هیچ ئامارێکێت تاوەکو ئێستا بۆ نمونە بەگشتی ئێستا چەند توشبوو هەیە لە هەرێمی کوردستانە مادە هۆشبەرەکان چەند ئامارێکی دروستەیە لەو بارەیەوە ئاماری دروست ساڵی 2010 ئەوەی لەو سمپۆزیۆنی ئەخیری لەلایەن عەمید بەختیار و لیوا بەختیار کەریمەوە بڵاوکرایەوە بۆ ئامادەبوانی مامۆستایانی زانکۆ نزیکەی 969 کەس دەستگیر کراون ئاڵوودە بوون بەو مادەیە و ئێستا لە بەندیخانەکانن بەڵێ بەس مەوەسمەیە چوو هەندێک ئامار باز لە 10,000 توشبوو دەکرێت نازانم 8,000 توشبوو دەکرێت هیچ ئامارێکی ئەوە فەرمی هەیە کۆی ساڵەکان ئەوەندە توشبووی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان هەبێت ئامارەکان هەر ئەوەندەمان پێ دەڵێت 2010 کە ڕێژەی توشبووان و ڕێژەی دەستگیرکراوەکان نزیکەی 1000 کەس دەبن ئەمەش ژمارەیەکی بەنسبەت هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر زۆرە و زیادبوونێکی بەرچاوە بۆیە مەترسیەکە زۆرە بەڵێ بەس وەکو مادەی هۆشبەر ئەوەندەی کێوە بەڕێزوتر لە 2009ەوە کار لەسەرەوە پرسە دەکەن یعنی مادەی هۆشبەر دەهێنرێت هەرێمی کوردستان یاخود لە ناوخۆی هەرێمی کوردستانیش دەچەندرێت مادەی هۆشبەر لە سەرەتاوە باسم کرد ئێمە دەورە دراوین بە وڵاتانی دراوسێ کە خۆیان لە ئەساسەوە لە ساڵانی زووەوە تووشی ئەو مادانە بووینە و ئاڵوودە بووینە و تێدا دەناڵێنن حتمما ئێستاش هەرێمی کوردستان کەوتۆتە ناو بازنەوە لە ئیرانەوە بەرەو کوردستان دەڕۆی بەرەو تورکیا دەڕۆی و بەرەو ئەفغانستان هەمووی حدودەکان نزیکن لە یەکتری ئەوەی شوێنی ڕئیسیەکەی کەوا ئێستا زۆر خەتەریتیە ئەفغانستانە حدودی ئەفغانستانیش لەگەڵ ئیران نزیکە ئیران لەگەڵ عێراق نزیکە و عێراق لەگەڵ تورکیا نزیکە ئەو دەوڵەتانش جگە لە عێراقکە ئەو مادەیە نوێیە بەنسبەت عێراق هەمویان ئاڵوودە بوون هەمویان تووشی ئەو کێشە ترسناکە بووینە لە ساڵانی شێستەکانەوە هەفتاکانەوە بۆیە ئەو مەترسێکی زۆر هەیە لەسەرەوەی کە خوا نەخواستە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە نەگەینە ئەوەی شێوازێک بۆ چارەسەرکردن و یان ڕێگەگرتن لەوان خراپترمان بەسەر بێ زۆر باش ئێستا پێی و زانێرانی لای ئێوەی هەرێمی کوردستان یعنی وەکو ڕێگایەکیش بۆ وڵاتانی تر بەکاردێنرێت کە مادەی هۆشبەری لێ دەگوازرێتەوە؟ حتمما تۆ کەوتبیتە ناو ئەو بازنەیەکەوە ئەم مادەی پێتیجارەت دەکرێت حتمما تۆش دەکەوێن ئەوەی کەوا ڕێگایەک هەیە بۆ ئەوەی ئەو مادە بگوازرێتەوە ئەگەر لۆ ناو کوردستانیش نەوی بەڵام بەڕێی کوردستان لەوانەیە بکرێتن ینی هەوڵ بدەن کە ئەو درزە بدۆزنەوە بەڵام ئاساییش هەتاوەکو ئێستا زۆر خۆشبەختانە زۆر توندی تۆڵی کردو حدودەکان بە تایبەتی لەسەر ئەم مادەیە باڵە سوپاس دەکەم دواتر دەگرم و لای بەرز لەسەر مەترسیەکان قسە دەکەین مەترسیەکانی مادە هۆشبەرەکان دکتۆر ڕێبوار بگرم و لای بەرز سەبارەت بەوەی کە بۆ نمونە نێرگە لە نازان جگەرە کێشان مادە کۆلیەکان هۆکارن بۆ ئەوەی کە خەڵک تووشی مادەی هۆشبەر بێت لە ڕاستیە خۆی ئاماژەیەک بەو ئامارانی کە جەنابەت باس کرد حەزەکەم باسێکی ئەو بکەم ئەم ئاماران هیچ ژمارەیەک ڕاست نییە لەگەڵ ڕێزم هەر دەستگایەک هەر بە دەستگای ئاسایشیشەوە هەر ئامارێک بڵاو کاتوانێ لەوانێ نزیک لە ڕاستی بێ بەڵام ئاماری ڕاستەقینە نییە چونکە خۆی لای ئاسایش هەیە ئەوە نییە کە لە ناو نەخۆشخانەکانە لای ئێمە هەیە ئەوەی کە لە لای ئێمە هەیە ئەوە نییە کە لە لای ئاسایش هەیە ئەوەی کە دەستگایەکی ناحکومی خۆی سامپڵێک وەرەگرێت لە ناو خەڵکا و چەند کەس ئالوودە بووە ئەو ژمارەیە نیەک
دەستگای نیشتیمانی ئامار نییە لە وڵاتیا لەبەرەوە هەموو داتا و ژمارەیەک هەمووی تەخمینیە و بۆ چوونی بەڕێز زیاتریان کەمترە یانە و ڕێژەبێ ئەبێ ژمارەی زانستی ڕاستەقینە قسە بکە کاک حەکیم ئەنج ئەتوانی بڵێ ئەوە زیاتریا کەمترە من بێگومانم لەو نییە کە لەوە زیاترە ئەوەی چونکەوەی کە دەستگیرەکە من نەخۆشیە بۆ لام لە کلینیکەکەی خۆم عیلاجەکەم خۆ نانهێرم بۆ ئاسایش دەستگیری بکە 6 مانگ لە سژنداینێ من عیلاجەکەم بەبێەوەی لە خستخانەش داغڵیکەم ئەو ئامارانەی کە لە خستەخانە پێویستی بە داغڵبوون هەیە ئێمە لە ساڵی پار 69 کەسمان داغڵ کردووە کە ئالوودە بوون بە مادەی جیاواز بە کحولیشەوە طبعاً ئەوە دایمە تەرکیز لەسەرەکەم بۆی هاوڵاتیان لەو باش بزان کە کحول یەکێکە لەو مادانەی کە زۆرینەی ڕێژەی توشبوانی مادە هۆشبەرەکان کحولن دواتر ئەوەی کە ئێستا پرسیارەکەی جەنابەت داغڵبن باڵێ جگەرەش و نێرگەلەش نیکۆتینی تایە ئەوانەش بە مادە سڕکەرەکان و مادە هۆشبەرەکان ئەژمارەکە لە زمانی زانستیە ئەیتر بە شێوازی نێرگەلە کێشێ لە جگەریا بەکارهێنرێ بە تووتنەکەی دووکەڵە کێشێ و هەڵەمژرێت چکە شێوازی زۆر جۆرا و جۆری هەڵمژینی ئەم مادە هۆشبەرانە لەبەرەوە ئەمار و ژمارەکان ژمارەی ڕاستەقینە پیشان نایەن بەڵام بێگومان ڕێژێکی زۆرە لە هەڵکشانایە گەنجێکی زۆر سەری کردوێت سەر بەکارهێنانی مادە هۆشبەرەکان جەنابەت پرسیارەکەتەوە بوو کە لێرە ئەچێنرێ لێرە بەرەمێرێ خۆ لە ڕێگای حەبەوە بەکارهێنرێ لە ڕێگای شروع بۆ بەکارهێنرێ دەرزی هەیە مادەی هۆشبەرە ئەمانە چێ لە کەرکووک ئەیکڕێ لە بەغای کڕێ لە سەیدەلێکی لاکۆڵان ئەیکڕێت و بەکاری هێنێ خۆمەش نیێت و مادەی هۆشبەر بە هاوڵاتیان بچی تێگەشت وەزانێ بێ بچێنرێت و درەختێک گەورە بێت و ئێوە جۆرێکی مادەی هۆشبەر وایە هەنێکی حەشیش و ماریوانە ئەوانە لە ئینجانە و لە گوڵ و لەو شتانە دروست دەکرێت ئەکرێ ئەوە بەکار نهێنێ کەسەکە پەنابا بۆ بەکارهێنانی حەب کحول لە خواتەوانێ لە ڕێی جگەرەوە بەکارهێنێ بە پاکەتی جگەرە ئەهێنرێ ماریوانە هەروواکە لەسەر نووسەوە ماریوان ئەهێنرێەوە کەشرێ یعنی ڕێک ئەکرێ بربەست دروست بکرێ ڕێگری لێ بکرێ بەڵام بنبڕ ناکرێ ئەمە لە هەموو دنیاە بەکارهێنانی مادەی هۆشبەر دیاردەیە نەخۆشخانەی تایبەتی هەیە شەرمی نییە عنی ئەوە نییە تۆ بیشاری توانێ بڵێ وڵایتر من کۆمەلگایەکەم و ئەوە لە بەروی دراوسەکانمان فلان و فلانن بەکارێنن لە کوردستان بەکارهێنانی مادەی هۆشبەر زۆر زۆرە لە زیابوونایە گەنجێکی زۆر ڕووی تێکردو باش بە سۆکارەکەی چیە کەم زیاد بوونە هۆکار زۆر زۆرە ئەو بەڕێزەی لە هەولێر و ئاماژەی پێکرد لە ڕاستیا هۆکارەکان زۆر زۆرن بەڵێ هۆکاری سیاسی هەیە هۆکاری ئابووری هەیە هۆکاری کۆمەڵایەتی هەیە یعنی سەر جەم ئەمانە ینی خێزان هەیە لێک ترازاوە لە ناو خێزانەکەیە ئاشوبە و شەڕانگێزی هەیە گەنجێک لە دوای 12 ساڵی و 13 ساڵی دەسەکە بە بەکارهێنانی مادانە لە ڕێی هاوڕێیەکەوە کە فێر بووە هەڵێ بۆی خەوە لێ بکەوێ بێتاقەتی هەیە نیشانەکان ئەو نەخۆشیە دەرونیانی کە بڵاوە بێتەوە لە ناو کۆمەلگایە سەرێک کێشێ بۆی کە جگەرە زۆر بکێشێ پەنابێتە بەر بەکارهێنانی کحول پەنابێتە بەر بەکارهێنانی مادە هۆشبەرەکانی تر نائارامی بارودۆخی سیاسی و نالەباری با بڵێن ژینگەی کۆمەڵایەتی ئەمانە هەمووی هۆکارگەلێکی زۆرن کە یانی تۆ گەنجێک هیچ بوارێکی تەرفیهی و خۆشگوزارانی بۆ فراهەم نەکردو لە ناو کۆمەلگای ئەی چی هەکە ینی تەمەشای تەلەڤیزیۆنەکە تەمەشای ئەوروپاکە بە مۆبایلەکەی خۆی سەیری دەیان فلیمەکان لە هەموو وڵاتە جیاوازەکانی دنیاوە ئەو خۆشبەختەژی ئەو واکە لە پڕپارەیەکی زۆری دەسەکەوێت چاو لەوانەکە ینی گەنج تەمەشای ئەم شتانەکە باشە این تۆ بێ بەرنامەت هەبێ بۆی تۆ چارەسەری ئەم شتانە بکەیت چارەسەرەکەم ئەز دکتۆر بۆزەمونە چەندە دراماش ینی لە کوردستانە ڕۆڵی هەیە لە زیادبوونی ئەو مادانە بۆ نمونە کۆمەڵێک دراما پەخش دەکرێت کە وا دەکە کەسێک مثلا کێشەیەکی لە دراماکە پەنا دەباتە بەر بەکارهێنانی ئەو مادانە هەر لە ڕاستیا خۆی بۆ سادەترین جۆری مادە هۆشبەرەکان جگەرە کێشان یەکێک لە هۆکارەکانی میدیایە لە کات ڕیکلامە بۆ نمونە کە لە فیلمێکە درامایە کە جەنابە ئاماژەت پێکرد گەنجێکی قۆز پیشانەیە جگەرەیەکی بەدەستەوەیە دووسێ خانمی شۆخ و شەنگ لە دەوریان لە پڕ دەوڵەمەنە یان سەرۆکی مافیایە کە زۆر بە باشی ئەمە بەتەڵی فیلمەکەیە لە کۆتاییە ئەم سەرکەوتو ئەم کەسێکی با بڵێن خۆشبەختە لە ژیانە جوانکردنی ئەم دیمەنە لە لای گەنجێک تەبان ئەو پەناباتە بەرەوە سەرکێشە بۆ جگەرە کێشان جوانکردنی بۆیە ئێستا کۆمپانیاکانی دەستگاکانی تەندروستی مەرجی لەسەر کۆمپانیاکانی بەرهێنانی جگەرە داناوە کابێت لەسەر پاکەتەکەش ڕسمی سەرەتان و شێرپەنجە و شتە ناشرینەکان کە خەڵک والەیەکە ئەوە پیشان واش خەڵگەرەی کێشێ زۆرترینی بەکارهێنەر لەسەر خەڵک جگەرە زۆر ناخوا بە هەمان زۆر هەنێک جۆری نێرگەلە هەیە بەڕاستی ئەو مادانی کە بەکارهێنێ هەر بۆن و بەرامەکەی ئەوەنە خۆشە حەزەکەی بۆنی بکەیت کە بڵاوە بێتوانێ و هەنێ جار تۆ کواڵەتی ئەم شتانە مەرجە بۆ ئەوی کە تۆ تەکید بی ئەمە چی ئەم کەسی کە بەکارهێنێ ینی من نازانم گومان هەیە لەسەرەوەی کە تۆ خواردنەکانمان ئێمە کواڵەتیان باش نییە بنزینەکەت کواڵەتی باش نییە دەرمانەکانمان
کواڵتیان باش نییە ینی بە هەموو جۆرەگێت کواڵتی زۆر باشە و کواڵتی خراپیشێ باشە ئەو توتنەی لەم نێرگەلەیە بەکارێنەوە کێشێ چیتیایە من نازانێ هەنێک مادەی ڕەنگە ئالوودەبوون دروست بکاو ئەو گەنجەژەی کێشێ چونکە دوای ئەوە ئەستە مەوازی لێبێنێ زەحمەتە بۆی یعنی خۆی باسیەکە من بەدەیان بە سەدان کەس کە سەردانمانەکەن ئەڵێ جگەرە ناخۆم بەس نێرگەلا خۆم ڕۆژی چۆنیە ڕام ڕۆژ وڵان نێرگەلێگە کێشم تاان هەر بەتاڵکردنەوەی نێرگەلێگە کوای چل جگەری کێشا بێ ئەمە کەسێکاڵ بە خیاڵی خۆی جگەرە ناکێشێ ئەگەر هەفتەی 2 جار 3 جار ئەمەش بکە هەر ئالوودەبوونە چونکە بە ئاسانی ناتوانێت دەستبەرداری بێ تۆ دیقەت بەو کەسانی کە جگەرە کێشن یا خۆت نێرگەلە کێشن ناتوانێت بڵێ بەیانی تروازی لێنە دە بە بەرنمەیەک و بە چارەسەری پێویستە بڵ دواتر دەنی سەر مەسەلەی چارەسەرکردن نەخۆشخانەی تایبەتیشەیە ماوەستا سۆرام گەرم و لایبەرز سەبارەت بە مەترسیەکانی مادە هۆشبەرەکان چی لەسەر تاک چی لەسەر خێزان چ لەسەر ئاسایشی نەتەوەیش چیە مەترسی مادە هۆشبەرەکان سەرەتا دەمەوێت ئەوەی بۆ دکتۆر ڕاستکەمەوە کەوا ئەو ئامارانەی ئێمە وەرمانگرتووە ئاماری فەرمی بەرێ ئەوەی بانکی زانیاری بە ڕۆیبەراتی ئاسایشی هەرێمی کوردستانە بۆیە ئێمە وەکو کۆمەلگای ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هیچ ئامارێک لە خۆڕان ناخەینە ڕوو بۆ ئەو مەبەستەی بۆ پرسیارەی جەنابێت دکتۆر باسی کرد چونکە ئەوان نەخۆشخانەکانیان هەمووی لانیە ئامارێکە کۆکراوەتوانی لە دەستگای ئاسایی زۆرگیرەوە لەبەرەوە ژمارەکەی ئەوانیش ڕاست نییە چونکە دەستگای نیشتیمانی ئامار نییە لە کوردستانە کاکە بۆ نەخۆشیەکان ینی ئەو نەهاتوە لە کۆمەلگای مەدەنین ژمارەکان کۆکاتۆ بزانێت لە ساڵێکا چەند کە سەردانی منی کردووە کەس لە منی نەپرسیوە ئێمە سەدان کەسم چارەسەر کردووە ئێمە 12 پزیشکی پسپۆرت لە سلێمانی هەین ئەوە چەند سەد کەسەکە خۆ ژمارانەی لانیە بەڕێزەکەم ئەو ژمارانە هیچی ڕاست نییە بەڵێ فەرموو مامۆستا سەبارەت بەو پرسیارەی کە جەنابەت کردی تەڵان هەموو ئەو مادانە مادە هۆشبەرانەی کەوا بەکاردەهێنرێ کاریگەری سلبی دەکەوێتەوە وەکو دکتۆر باسی کرد کاریگەری سلبی دەکەوێتە دەکاتە سەر جەستەی مرۆڤ و هەروەها هەڵسوکەوتی مرۆڤ و تلێکترازانی خێزان و هەروەها ئاسایشی نەتەوەیی گەنجەکانی ئێمە ئەگەر ئێمە ڕێگەڕێیان لێ نەگرین و ئێمە لەگەڵ حکومەتی هەرێم دەستمانە ناو دەست نەکەین و هەروەها دەستگاکانی حکومەتی هەرێم بە پەنا نەبن بۆ نەبن بۆ ئێمە و دکتۆرەکان ئێمە تووشی مەترسێکی زۆر گەورە دەبی ئاسایشی نەتەوەی ئێمە لە مەترسیدا دەبیتن هەموو وڵاتان لەوە دەناڵێنن ینی گەورەترین دوو وڵاتی زلهێز کە ئیران و رووسایە لەبەر ئەو مادەیە دەناڵێنن یعنی ئەوە کە هەمویان خاستان رووسیا وڵاتێکی زلهێزە لە دوای ئەمریکا دێ ئەگە لە دوای لە ئەسلی حەوەشان بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی ئەو مادەیە لە وڵاتەکەی تووشی ئەو کێشەیە بووە بۆیە ئاسایشی نەتەوەی ئێمە حکومەتی هەرێم و ئێمە و کۆمەلگای مەدەنی پێویستە ئەوە شت بیر لەوە بکەینەوە کە ڕێ بگرین لەو مادەیە بڵاو نەبییتەوە لەبەر هەر نەبێ لەبەر ئاسایشی نەتەوەی نەکەوێتە خەتەرەوە زۆر خەتەرە ئەو کەسەی کە تووشی ئالوودەی مادەی هۆشبەر دەبێ زۆر ئاساییە لای ئەگەر بچێ دزی بکە ئەگەر بچێ خۆی بفرۆشێ ئەگەر بچێ هەزار شتی لابەلا بکە منەتی نییە میم ئەوەی ئەو دەرزیەکە وەرگێ یان دەرمانەکە وەربگرێ و مرتاح بێ خۆی ئیسراحەت بکە و مێشی ساف بێتەوە بۆیە ئەو مادەیە ینی ئەوە کاریگەری زۆری لەسەر عائیلێ و لەسەر خێزان و لەسەر تاکەیە هەروە ئەوەی دکتۆر باسی کرد زۆر ڕاستە ئێمە لەوانەیە ئەو گازینۆ و ئەو کافتریانێکەوە ئێستا هەنە سانسۆرێکی ئەوتۆیان لەسەر نەبێ لە ڕووی نەرگیلە کێشانەوە چکە ئاسانترین ڕێگا بۆ گواستنەوەی ئەو مادەیە بێ ئەوەی کەسێک کە حکوومەت بزانێ یان بێ ئەوەی کەسێکی شارەزا بزانێ بەهۆی نەرگیلەوە دەتوانێت کەسیش نەزانێ بزر دەبێ و بیداتە گەنجەکانی ئێمە و گەنجمان هەیە تا 12 شەو هەتا 2 شەو نایەتەوە ماڵەوە نەرگیلەش دەچێشێ نەرگیلە یەکێکە لە خراپەکان کە بەداخەوە لە کەلتوری عەرەبەکانەوە بۆمان هات لەو ماوەی کەوا گەشتیار بۆ هەرێمی کوردستان زیادی کرد بەڵێ بەس بە پێی و ڕاپرسیانەی کە لایەوە کردوتانە خۆتان وەکو ڕێکخراوێکی بواری هۆشیاری دژمادەی هۆشبەر یعنی ئێستا هەر حاڵەتە مەسەلەی توشبوون بە مادەی هۆشبەر یاخود بۆتە دیاردا لە ساڵی 2009 هەتا 2013 ئەگەر بڵێن حاڵەت بوو
بەهۆی ئەوەی لە بەغا لە بەغداش مشکلە کەم بوو بەڵام دوای 2013 ئێستا ئێمە مشکلەی گەورەمانەوەیە بەغدایە بەغدا و کەرکووک کە لە ژێر کۆنتترۆلی هەرێمی کوردستاندا نییە بەغدا مادەی هۆشبەری زۆری توش بووە لەوانەیە بازرگانی بەویش بکرێ بۆ ناو هەرێمی کوردستان هەروە ئەو گەشتیارانەی کەوا ئێستا ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن ئەوانیش دەوانەیە لەگەڵ خۆیان بهێنن یان ئەویان دەوانەیە بە شێوازێک لە شێوازەکان بڵاوی بکەنەوە بەڵام ئامارەکان ئەوە دەگەێنێ کە لە حاڵەت دەرچووە. بەڵ سوپاس دەکەم دەتەگرم و لای بەرز دکتۆر بەرلۆی چارەسەر لەسەر مەسلەی زیانەکانی بەتایبەتی کە بەرز پزیشک لەسەر تەندروستی مرۆڤ یعنی چەندە زیانی هەیە جگە لە بەهدەردانی دارایەکی زۆر لەکردنی مادە هۆشبەرەکان خۆی بێگومان ئەبێ شتێک جا بکەینەوە خۆی مادە هۆشبەرەکان تجارەتی پێوەکێ ینی مادەیەکە بۆ تجارەت و بازرگانی پێوەکردن لە هەموو جیهانە لە هەموو دنیاە لە ئەمریکاوە هەتاوەکو هندستان وایە بە هەرێمی کوردستانی خۆشمانەوە خەڵکیەک بازرگانی بە مادانەوەکەی تر بگوێنایەتی ئەی گیرێ سز نەکرێت دوای خەڵکی باواشی لە پشتە بۆن لە کوردستان خۆی لە هیچ شوێنێکە ڕازگۆ بم لەگەڵ تا کاکاشیم لە هیچ شوێنێکە ئەمما بازرگانیکردن بەبێ پشت ناکرێت بەبێ بەرپرس و بەبێەوەی کە کەسێک پشتێکی قایمێ بجاخۆی تیمێکی دروست کردووە چەکداری هەیە یا بەرپرسێک پشتگیریەکە لە هەموو دنیای وایە لە مەکسیک وایە مافیای هەیە لە ئیتالیا وایە لە هندستان وایە لە ئەمریکا وایە لە هەموو وڵاتێکە ئەم شتانە بە ئاسانی و بە خەڵکی سادە و ساکار ناکرێت تجارەت پێوەکردنەکەی بەکارهێنانەکەی خەڵکی فەقیر و هەژار و گەنجی جوان و ئەمانە خەریکە بنیانی ینی بە سەدان گەنج هەیە لەم شارەیە گەنجی خێر لە خۆنەدی و داما و گەنجی لە 16 ساڵ و 18 ساڵ ئەمانە سەریان کردو دوکتۆری ساڵی ڕابردووی چاوپێکردنێکمان لەگەڵ بەڕێوەبەری یاسایشی بڵێ مادە هۆشبەرەکان کرد لە یاسای سلێمان وتی ئافرەتیش ئێستا توش بووە بوون و ساڵی ڕابردوو چواردە ئافرەت دەستگیر کراوە ینی لە هەموو دنیا و لێرەش ئافرەتیش بەکارین ئافرەتیش مرۆڤ و گەنجی هەیە و مانە سەر کێشێ بۆ هەموو لە هەموو شوێنێکە بەڵخۆی لە ناو گەنجانە زۆرە دواتر تەصنیفکردنەکەی وایە ینی خۆ خەڵکی زۆر دەوڵەمەندیش کێشێ خەڵکی زۆر فەقیریش کێش یان بەکاری هێنێ مەژنی هەر بە کێشان بێ یعنی من لە هەموو پلۆپایەکە خەڵکم بینیەوە ئەم بەرپرسم بینیەوە چارەسەرم کردو کە خۆی ئالوودە بۆ بە مادەی هۆشبەر خەڵکی هەژاریشم بینیەوە گەنجی بێکاسپی و بێدەرەتان کە سوالی بۆکبووە بۆ بەدەستێنانی بەڕستەوانی چارەسەر لە هۆکارەکان کۆڵ بێت و زیاتر چۆکارێک بۆ لە کوردستانەوەی ئەو کەسێک کە پەنابا بۆ هەر مادەیەک وەکوتم کحۆلیش چونکە ئەوە دایمە لە نەخۆشخانەکانە ئێمە خەڵک داغڵەکەین کە ئالوودە بۆ بە کحول کەسی زۆر باشیشی تایە کەسی بەڕێزیشی تایە کەسی خاوەن شەهادەشی تایە لە مادە هۆشبەرەکانی وەکو حەبوو دەرمان و ئەوانش کە خراپ بەکارهێنێ لەوەشا کەسی زۆر ڕۆشنبیر و زۆر بەڕێزی تایە ینی ئەو خەڵکانی کێمە بەکارهێنەرن دایمە بە چاوی ڕێزی شۆتە مەشایانەکەین قەت بێڕێزیان بەرامبەر ناکرێ و یاساش مافی پاراستون لە هەموو دنیای مەگەر لە وڵاتە دواکەوتوەکانە ئەگیرێن و سز نەکرێن و شتانە نەماوە لە دنیاە چکە مافیان هەیە کەسانە بەکارهێنەرە و توش بووە پێوتێ نەخۆشی مادەی هۆشبەر ئەبێ چارەسەر بکرێ بێت تۆ وەکو دەوڵەت بنکەی تایبەتێ هەبێت خستەخانەی تایبەتێ هەبێت بۆ چارەسەرکردنی ئەم کەسانە وابێت دەستگای وەکو ئەو بەڕێزانی کە ئێسا ئەو میوانە لە هەولێرەوە دەستگای ڕۆشنبیری هەبێ بە ناو کۆمەلگای بڵاو ئەین تۆ گەر مادەی هۆشبەر نەبێ ئەو دەستگای بۆ دروست بووە یعنی بۆچی خەڵک ڕۆشنبیرەکە بۆی دوورکەوێتەوە هەموو شتێک وایە لە هەموو کۆمەلگایەکە هەیە بەڵام تۆ بێ چارەسەری بۆ دانێ ئەبێ ڕێوشێنی پێویست بگریتە بەر بۆی کە نزیک بیتەوە لە بنبڕکردنی هێژینە بۆت بنبڕ ناکرێت بەڵێ ئەتوانین بڵین وەکو چارەسەر ئێمە لێرە لە سلێمانی لە نەخۆشخانە لە سنتەری چارەسەری نەخۆشیە دەرونیەکان هۆبەیەکی تایبەتمان هەیە بۆ چارەسەرکردنی و کەسانی کە ئالوودابن هۆبەیەکی میسالی نییە بڵین هەموو ئەو دەرمانانەمان هەیە کە بەکارهێنێ بۆ چارەسەرکردنی چونکە وەکو تەصنیفەکە ئاماژەم پێکرد هەنێ دەرمان هەیە پێوترێ دەرمانە چالاکەکە کە بەکاری هێناوە کەسەکە تۆ بێ سەبستەتیوتی بیتێ واتە جێگرەوەیەکی بیتێ کە ئەم مادەیە لە خۆ ئەگرێ بۆ ماوەیەکی دیاریکراو و بە بەرنمەیەکی تایبەت و با بڵێن سکێجوڵێکی ڕێکخراو بە بەرنمەیە کە ئەم کەسە دوورەخەیتەوە لە مادەکە جوان کەسێکیش بە پێی قورسی و ئاسانی ئەو مادەی کە بەکاریهێنێ ئەو ئێستا بۆ نمونە کەسێک ئالوودەیە بە کحول ئێمە حەبی تایبەتمان هەیە ئەیێنێ ئەم حەبە بۆ ماوەی چەند ڕۆژێکی دیاری کراوە جاری ئاگاتە هەفتەیەک و بە تەدریجی ئەم حەبەی بۆ کەمەکەیتوانێ لەگەڵ هەنێ دەرمانی ترا کەسەکە وای لێت لەشی پاکە بێتەوە بە زمانی ئینگلیزی پێوتێت دیتۆکسیفیکیشن واتە پاککردنەوە لە ژەهراوی بوون ئەم کەسە دانرێت کە ژاراوی بووە بە مادانە
پاکەکرێتەوە لەمە دواتر ئەبێ بەرنامەی وای بۆ دانیچووکە یەکێک لە نیشانەکانی ئالوودەبوون ئەوەیە کە ئەم کەسە مادەکەی لێ ببڕێ لە لەشی لە مێشکی لەش داوایە کاتەوە پێوتێ کڕیڤین واتە پاڕانەوە بۆ ئەم دەرمانە مێشکی ئەم کەسە داوایەکە بۆیە دوای ماوەیەک ئەم کەسە دیسان حەزەکە مادەکە بەکاربێنێتوانێت لە کاتێکا لەشیشی تای نەماوە ئەبێ بە بەرنامەی ڕێکخراو توێژەری دەرونی توێژەری کۆمەڵایەتی چارەسازی دەرونی لەژێر چاودێری پزیشکی پسپۆرت بە بەرنمەیەکی درێژخایەن ئەم کەسە ڕاهێنانەوەی بۆ بکرێت تا بە ئاسانی یەتەوە ناو کۆمەڵکە. بەڵێ سپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. کارگەی شیرەمەنی هالە تۆ بە دوای ماستی خاوێن و تەندروست تا دەگەڕێیت ئێمەش حالت پێشکەش دەکەین. هالە بە ئامەری ئۆتۆماتیک بەرهەمەهێنرێت. هالە بە خۆشترین تام و چێژی نەبراوەی ماست و دۆ ماستا و سفرە و خوانەکانتان دەڕازێنێتەوە. بەرهەمەکانی هالە لەژێر چاودێری تەندروستیدا و لە تاقیگەی تایبەتی خۆیدا پشکنینی بۆ دەکرێت. هالە بە ئۆتۆمبیلی سارسکەرەوە بەرهەمەکانی دەگەیەنێتە کڕیارانی لە سەرجەم شار و شارۆچکەکان. هالە بەرهەمێکی ناوخۆیە و زامنی پاراستنی تەندروستی ئێوەیە. ماستی هالە تەندروست و تازە. ناونیشان سلێمانی ڕێگای گشتی تاسلوجە پشت بەنزینخانەی مژدە. کارگەی شیرەمەنی هالە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسلوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەوێت بینێرانی بەڕێز. مامۆستا سۆرام گەڕین و لای بەڕێز سەبارەت بە بوونی یاسا لە هەرێمی کوردستانە یاسایەکی تایبەتمان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر یاخود کار بە یاسا کۆنەکەی عێراق دەکرێت؟ بەداخەوە هەتاوەکو ئێستا بە یاسا کۆنی عێراق کار دەکرێت لە ژمارە 14 یاسای 1965 کە ئەویش بە 6 مانگ بۆ 3 ساڵ زیندانیکردن بۆ بەکارهێنەر و 15 ساڵیش بۆ باو کەسەی بازرگانی پێوە دەکات. ئێمە لە ساڵی 2011 و 2012 دوو کۆنفرانسی گەورەمان لە شاری هەولێر و لە شاری سلەیمانی ئەنجامدا لە ئەو تەوسیاتانی کە لە کۆنفرانسەکە هات بەرزمان کردەوە بۆ لایەنی پەیوەندیدار کەوا پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕێگای پەرلەمانی کوردستانەوە یاسایەکی تایبەتی بەخۆی هەبێ، چونکە ئەم یاسایە ساڵی 65 بۆ ئەو کاتە دەرچووە، بەڵام ئەوەی ئێستا هەیە زیاترە و مەترسیدارترە لەوانەی کەوا بەو قەرارە دەکرێت. هەروەها پێویستە ئەم یاسایە بۆ ئێمە داوای دەکەین تادیل بکرێ. ناکرێ ئێمە کاتێک
کابرایەکی بەکارهێنەر کە ئەو غەدری لێکراوە هەڵخەڵەتاوە وەکو بازرگانەکە سەیری بکەین دەکرێت ئێمە لەو یاسایەکە ئێمە لەو پێشنیارانێکەوە ئێمە لە یاسایەکە داوامان کردێ بگۆدرێ ئەویش یاسای سزادانەکەیە پێویستە سزای بەکارهێنەر ئێمە وەکو ڕێکخراوەکە داوا ناکەین سزا بدرێ و سزم بکرێ بەڵکو ببدرێتە شوێنێکی ئەیلاج نەخۆشخانە ئەیلاج بکرێ و بکەڕێتەوە ناو کۆمەلگا هەروەها بازرگانیش وەکو وڵاتانی پێشکەوتوو بازرگانەکەش بە 15 ساڵ زۆر کەمە تۆ سزنی دەکەی و دواتر بەری دەدەی ئەوانە هەمووی پێویستە چا بکرێت لەلایەن پەرلەمانی کوردستانەوە لە ساڵی 2009 ئێمە وەکو ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی هەوڵی بۆ دەین کەوا ئەم ڕاستایە ببێتە یاسایەکی نوێ و بەس بەداخەوە تاوەکو ئێستا هیچ وەڵامێک نییە. بەڵێ ئەی سەبارەت بەو لیژنەیە هەیە کە لیژنەی ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان کە لەلایەن وەزارەتی تەندروستی وەزیری تەندروستی سەرۆکایەتی دەکات پێ دوایە لیژنەیەکی لاوازە بۆ نمونە زۆرێک لە وڵاتان لە ئاستی سەرۆکی وڵاتان بۆ نمونە سەرۆکی لیژنەی ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکانەوە بەردەوام لە کۆبوونەوە و لە ڕاوێژدان بۆ بنەبڕکردنی مادە هۆشبەرەکان. لێژنەکەی ئێمەش ئەو لێژنەی لە کوردستانی شێ بە سەرۆکایەتی سەرۆکی حکوومەتی هەرێمە بەڵام خۆ سەرۆکی حکوومەتی هەرێم ناکرێ هەموو کات لەو لێژنەکە بەشدار بێ کۆبوونەوە بکە وەچی وڵاتان ئێمەش سەرۆکایەتی حکوومەتی هەرێم سەرپەرشتی مباشری ئەو لیژنانە دەکات بەڵام وەزیری معنی کە ئەویش وەزارەتی تەندروستیە ئیشەکەی لە شوێنی سەرۆکی حکوومەتی هەرێم بەڕێوە دەبا کۆبوونەوەکان ئەنجام دەدا بەس ئێمە وەکو ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی و ئەو ڕێکخراوی کە ئێمە تاکە ڕێکخراوین لە هەرێمی کوردستان هەتا وەکو ئێستا بە هیچ شێوەیەک داوامان کردووە ببینە ئەندام لەو لیژنەیە ڕاوپرسیمان پێ ناکرێ هەر خۆیانن لە نێوان خۆیان کۆ دەبنەوە و ڕاو بۆچوونەکانی خۆیان دەنێرن بۆ سەروی خۆیانەوە بەڵام ئێمە وەکو ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی هیچ ئەندامێکمان نییە لەو لیژنەیە. بەڵێ ینی بەڵام باز لەو دەکرێت من پێشتر ئەندامێکی ئەو لیژنەیە میوانمان بوو باسی لەوە کرد کە درەنگیش کۆبوونەوە ئەنجام دێنی پێ دوایە کەم تەرخەم یەک نییە لەو ڕۆ کە بەرەز و تتایە سەمونم لە کوردستانە یاسایەکی پێشکەوتوشمان نییە وەکار بە یاسای ساڵی 65 عێراق دەکرێت. وڵای کۆبوونەوە ئەوە خۆی خودی وەزارەتی تەندروستی دەزانین تەبان ئەگەر مادەم لە دیاردە بووە حاڵات پێویستە ئەوە ڕۆژە هەفتانە ڕۆژێک بەلایەنی کەمەوە کۆبوونەوە ئەنجام بدە و ئامارەکان بەڕاست و دروستی بڵاو بکرێتەوە و هەروەها هەماهەنگی هەبی لە نێوان وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ و ئاسایش و شورتە کە ئەوانیش باشەڕەتەن دەبێ ئەندام من لەو لیژنەیە چونکە ئێستا وەکو وتمان بەپێ ئەو ڕاپرسیانەی کە کراوە و خودی کە حکوومەتی هەرێم ئەو ڕاستیانە دووپات دەکاتەوە کە بووتە حالەت یانی 142 ئەو کەسانی ڕاپرسیان لەگەڵ کراوە باس لەوە دەکەن کە بۆتە حالەت بۆیە وەزارەتی تەندروستیش پێویستە بێتە سەرخەت. جگە لەوە ئێمە لەو بەرنامەیەوە داوا لە وەزارەتی ئەو قافیش دەکەین. ئێمە وڵاتێکی ئیسلامین وڵاتێکین کەوا هەمووشۆی مزگەوت دەکەین نوێژ دەکەین پێویستە مەلایەنی ئاینی و لە وتاری ڕۆژانی هەینی و خودبە ئاماژە بە مەترسیەکانی ئەم بابەتە بکەنەوە ئێمە وەکو دیسە دووبارەی دەکەمەوە ئەو هەوڵانی ئێمە وەکو ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی و ڕۆژیاری ڕۆشنبیری بڵاوکردنەوە زۆر هەوڵمانداوە لەگەڵ زۆربەی ئەو شوێنانەی کەوا مەبەستمانە کە هۆشیاری بڵاو بکرێتەوە یان خەڵکەکە زیاتر گوێی لێ ڕادەگری ئێمە بمانەوەی نەمانەوێ وڵاتێکی ئیسلامین خەڵگەنجەکانمان زیاتر لەوانەیە جاری وهەیە گوێ لە حکومەت نەگرن بەڵام گوێ لە مەلایەکی مزگەوت ئەگرن بۆیە پێویستە مەلای مزگەوتیش بێتە سەر خەت و لەسەر خەت بێ و لە خودبەکانە لە هەر مناسبەیەک باسی ئەو مەترسیانە بکە بۆ گەنجەکانمان. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا دکتۆر گەرم و لای بەڕێزت سەبارەت بە بەڕێزوتت لە سلێمانی هۆبەی چارەسەرێ بۆ ئەو نەخۆشیە ینی یاخود بڵین نەخۆشخانەی تایبەت هەیە بۆ نەخۆشخانەیەکی تایبەت بێت لە سلێمانی لە هەولێر نەخێر خۆی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بریتە لە گرفت و تەنگەژەیەکی دەرونی ئەنیمە لە تەصنیفی عالەمیە لە نەخۆشیەکان دانراوە بە تێکسبووکی نەخۆشیە دەرونیەکان ئاماژەی پێکراوە بۆیە سەر بە
سنتەر و ئەو نەخۆشخانانەی کە چارەسەری نەخۆشیە دەرونیەکانی تیاکرێ بێ هەبێ لە هەموو شارەکانی کوردستان ئێمە سنتەری چارەسەری نەخۆشیە دەرونیەکانمان هەیە لە دووهۆک لە هەولێر لە سلێمانی ئێمە دوو نەخۆشخانەی تریشمان هەیە کە بۆ چارەسەری نەخۆشیە دەرونیە درێژخایەنەکانە بۆ ژنانیش و بۆ پیاوانیش سنتەرێکی تایبەتمان هەیە لە ناو نەخۆشخانەی فێرکاری کە دوو نهۆمە ژووری تایبەت هەیە لە هەردوو نهۆمەکە بۆ هەردوو ڕەگەز نێرومێ کە کاتێک لەلایەن پزیشکێکی پسپۆڕەوە ئەنێرێ بۆ سنتەر بۆ چارەسەرکردن یاخود لەلایەن نەخۆشخانەکانەوانە کاتێک کە کەسێک داغڵ ئەکرێ بەهۆی خراپ بەکارهێنانی ئەم مادانە یاخود کاریگەری خراپیەکانی لەسەر جەستەی هەنێ جار پزیشکێکی پسپۆڕی هەناوی نەخۆشێکی داغڵ کردووە جگەری لە ئیشکەوتووە لەبەرەوەی کحولی زۆر خواردوێتەوە چونکە ئالودەیە هەموو ڕۆژێک کحول لەخواتوانێ بجاری وایە لە ڕۆژەکە سێژەمە بەیانی خەبەرێ بێتەوە بێ کحول بخوات چونکە لەشی داوایەکە ئەم کەسە وەزعی زۆر خراپە بێ تووشی زەردوویە بێ جگەری ماندووە بێ لە نەخۆشخانەی هەناوی داغڵەکرێ پسپۆڕی هەناویەکە ئیستیشاری پزیشکی پسپۆڕی دەرونیەکە نەقڵەکرێ بۆ ئەو بەشە لە ژوورێکی تایبەت دانرێ ئەو دەرمانانەی کە تایبەتن بۆ کەمکردنەوەی کاریگەری خراپیەکانی بۆ نمونە کحول یاخود ئۆپیۆم گروپی ئۆپیۆیدەکان ئەگەر کەسەکە ئالوودە بێ بۆ مادەی ئەوانەی پێدرێ تا چەند ڕۆژێکی تایبەت کە ئەو کەسەوەکو ئاماژەم پێکرد ئەو ژاهراوی بوونە لە لەشی نامێنێ چیتر کاریگەریە خراپیەکانی لەسەر جەستەی ئەوەندە نابێت کە نەتوانێت ژیانی ڕۆژانە ئێستا بۆ چارەسەر بۆ مەسەلەی توشبووی تلیاک هێرۆین حەشیش کریستاڵ ئەوانە هەمووی هەیە ینی چارەسەر هەیە وەکو دەرمان و شت باڵێ دەرمانی هەمووی هەیە جێگیرەوە بۆ هەمووی هەیە لە دنیاە بەس ئێمە لێرە نیمانە هەمووی یعنی ئێستا گروپێکی زۆر بە قۆتیان کریستاڵ و ئەوانەی کێسە بەکارێنێ نزیکی ئەو مادانەمان هەیە کە بۆ نمونە بەکار بهێنرێت و ئەم کەسە ڕزگار بکرێ ئەو مادەی کە تایبەتەبەوە نییە بەس لە دنیای ئێستا لە بەریتانیا هەیە لە ئەمریکا هەیە لە سنتەری چارەسەری نەخۆشیە دەرونیەکان هەیە ئەو دەرمانانە ئێمە هەنێ جار لەبەرەوەی کە نەیاسایەکی زۆر باش هەیە بۆ پارێزگاریکردن و چارەسەرکردنی و کەسانی کە ئالوودابن وەنە نەخۆشخانەی تایبەت بۆ نمونە دروستکراوە بەڵام هۆبەکانیش پێش نەخراون بۆ چونکە وەزارەتی تەندروستی زۆر جار ئەوەندەی کە مەشغوڵە بۆ دابینکردنی دەرمانەکانی تر بۆ نەخۆشی دڵ بۆ نەخۆشی نەشتەرگەریەوەمانە ئەوەندە گوێ نادا بەڕاستی بە دابینکردنی دەرمانە زۆر باشەکانی نەخۆشیە دەرونیەکان چونکە زۆر جار دەرمانەکان زۆر گرانن ناکڕێ ئەوە یەکێکە لە هۆکارەکە بەس وەکو چارەسەر هەیە بۆ نمونە لە نێوان ساڵ دو ساڵ یعنی ئەوانەی کە توش بوون دەکرێت بۆ نمونە سوود مەسەن لە کەسانی وەکو بەڕێست و خەڵکی تریژ وەربگیرێ بۆ چارەسەر یعنی چارەسەر هەیە باڵێ هەموو پزیشکێکی پسپۆڕی دەرونی بە تەواوەتی شارەزایە لەسەر چارەسەرکردنی هەموو جۆرەکانی مادە هۆشبەرەکان کە لە کاتێکەوە کەسە پێویستی بە داغڵبوون هەبێت لە نەخۆشخانە هەموو پزیشکێکی دواتر بەتەنها بە دەرمان چارەسەر ناکرێت بەڵکو بەرنامەی تایبەتی خۆی من خۆم بەشداریم کردو لە بەرنامەی UN کە لە وڵاتی ئوردون بەڕێوە چوە چەند ساڵ لەمەوبەر بە دوسێ هەفتە ماوەتەوە لە وڵاتە بەرنامەی تایبەتم وەرگرتووە پزیشکی هاوڕێم کە لەگەڵ ما بوون کارمەندی تایبەتی دەرونی و کۆمەڵایەتی لەگەڵم بوون سەبۆنم توانیتانە مەسەلەن کەسێک چارەسەر توشبووی مادە هۆشبەر بێ چارەسەر بکرێت باڵێ خۆی ئەم نەخۆشیە پێوترێ ریلاپسین برین دزیز واتە نەخۆشیەکە کە دووبارە ئەبێتەوانێ لە مێشکە خۆی کێ بۆچی داوایەکە یەکێک لە هۆکارەکان یەکێک لە باڵێن خەسڵەتەکانی ئالوودەبوون ئەوەیەکە ئەم کەسە مادەکەی لێ ئەبڕێ مێشکی داوایەکاتەوە ئەبێ ئەم مادەی پێ بدرێ واتە ئەم کەسە کاتێک کە چارەسەری پێویستی ژۆرەگرێ بەڵێ هیوامان هەیە من لە وڵاتی میسریش بەشداریم کردووە هەر لە بەرنامەی UN بۆ چارەسەرکردنی نەخۆشی هۆشبەرەکان چوومەتە سنتەری تایبەت نەخۆشی وا هەبووە بۆ ماوەی 10 ساڵ چارەسەری وەرگرتووە بۆ ماوەی 10 ساڵ لەو سنتەرە داغڵ کراوە 6 مانگ ماوەتەوانێت چۆتە ناو کۆمەلگا کار و کاسبی خۆی کردۆژیانی ئاسایی خۆی بەڕێ کردووە دیسان توش بۆتەوانێت داغڵ کراوەتوانێت توش بۆتەوە داغڵ کراوەتوانێت یعنی نەخۆشیێکی درێژخان وەکو چۆن نەخۆشی زەخت و شەکرە پێویستی بە بەکارهێنانی دەرمانی درێژخان هەیە ئەم حاڵەتەش وایە هەنێک کەس بە تەواوەتی چاکە بێتوانێت بەڵێ من نەخۆشەیە بەدەیان نەخۆش هەیە کە من هاوڕەکانم لە سلێمانی لە هەولێر چارەسەریان بۆ کردووەم کەسە ڕزگاری بۆ بە جۆرە نەچۆتەوە سەرەوە مادانەش لەم جۆرەش هەیە لەو جۆرەش چونکە تەبیعەتی نەخۆشیەکەوە لەو جۆرەش هەیە بەڵێ طبعاً پەیوەستە بێتەوە بە کۆمەڵی هۆکاری تر کاریگەری تر لەسەری ئەوانی کە سترێسیان زۆرە ئەوانی کە فشاری دەرونی و کۆمەڵایەتیان لەسەر زۆرە هەیە ئیشەکەی وایە تەبیعەتی ئیشەکەی وایە بەس سەبارەت بە زیندانیەکان ینی پێشتر قسە لەسەرەوەکە تەنانەت هەندێک خەڵک بۆ نەکرین و فرۆشتن ناو زیندانەکانیشە بە مادەی هۆشبەر دەکرێت لە دەستگای ئاسایش خۆیان دانیان پیانەوە ینی پێ دوایە دەبێت چارەسەر ینی بۆ نمونە تۆ تێبینی تێ لەسەرەوەی کە مەسەلەن بەکاربەریش ڕاستەوە خۆ دەگیرێت
خۆی لە ڕاستیە شتیوان نییە بەکاربەر بگیرێ گرتنەکەی چییە گەر یەکێک بەکاربەر بێ بەکارهێنەر بێت لەسەر جادەش بەهۆی بەکارانەکەەوە هەر کەوت بێت لەسەر جادا دەستگای پۆلیس ئەیگری ئەیباتە ئەو سنتەرە بۆ چارەسەرکردن شتیوان نییە بیباتە بەندین خانە بۆ ماوەی 6 مانگ سجنیکە ئەمە لە بڕۆ لە جەنابەت هەر لە گوگڵ سێرچ بکە بڵێ بنووسە چارەسەرکردنی مادەوەش بێت لە هەر وڵاتێکی پێشکەوت و شتیوان نییە زیندانیکردن چی بۆکایان ئەمە خۆمان بەڵێ نەخێت بە هیچ جۆرە چارەسەر چی لەکەین چارەسەرەکەی چییە؟ ئەم کەسە بند دەکرێت و مادەی لێ ئەبڕێ لەشی داوایەکە لە سژنەکەی هەوڵی پیاکردنیە هەوڵی دەستی شێکرد ئەو بە اعترافی دەستگای ئاسایش پۆلیس چاکسازیەکان من خۆم لێوێ بووم کەسم عیلاج کردووە لە چاکسازیەکانە خۆی توی دکتۆرجان دەرمانەکەم بۆ نەنووسی خۆم پیاکەم ئەیکڕم دەستی شێکەوە بۆ شێهێنن یعنی بە چڕێگایەک ئەنوا هۆشکال زۆر جارە ئەگیرێ بە لە سەتڵی ماسا گرتویانە لە پاژنەی پێڵاوە گرتویانە لە بە هەموو ڕێگە ئەم ینی تۆ چارەسەرە نەکردووە خۆ هەوڵی بەکارێنە بەدەستێنانیە لە دنیا شاوایە ینی من نەخۆشمە بۆ لە ئەڵمانیا هاتوێتەوە هۆی توێتی لە ئەڵمانیا سجن بووم شەڕم کردووە سجن بووم لە سجنەکە فێری مادەی هۆشبەر بووم لە سجنەکە فێر بوو لە ئەڵمانیا لەوێش پەیام کردووە بەکاریشمە هاتوومەتەوە بۆ ئێرێ سامێ چارەسەر وەربگرم باش لە هەموو دنیای وایە ئەم تۆ بێ چارەسەری بکەی چارەسەرەکەش یەکەمش دەبێ وەکو نەخۆش مامەڵی لەگەڵکەی ڕێزی لێ بگری مافی هەیە ئەم کەسە و ڕێگە باشەکانی چارەسەری پیشان بی توێژەری کۆمەڵایەتی هەیە توێژەری دەرونی هەیە جەلساتی هەیە دانیشتنی هەیە گفتوگۆی هەیە نەخێر بەرنامەی چڕوپڕی گفتوگۆی دەرونی هەیە لەگەڵم کەسەیە هەفتانە دانیشتنی لەگەڵەکەیە ئەو فشارانەی لەسەر کەمەکرێتوانێت کە بۆتە هۆی ئەوە زۆر ڕێگای چارەسەری زۆر باش هەنێک نەخۆشمانێت بەهۆی خەمۆکی و دڵتەنگی ئەوانێت تووشی بەکارهێنانی مادە هۆشبەرەکانە بێت خەمۆکیەکەی بۆ چارەسەر کە دوورەکەوێتەوە لە مادێ وازی لێنێ بەس لەو توێژانەی کە سەدانی بەڕێستیان کردم و توێژی تێدا بووە بۆ نمونە لە خواردتەمەن بۆ نمونە 20 ساڵ سەر و 20 ساڵ خۆی ڕێژەی با بڵێن دەستپێکردنەکەی لە تەمەنی گەنجێتیایە لە پاش باڵغبوون و 13 و 14 و 15 ساڵ بەڵام لە هەموو تەمەنەکانە هەیە ینی تەمەن نەخۆش هەیە تەلام تەمەنی 40 ساڵە و لە هەزال ئالوودە بوو چارەسەر یا خۆ لە 30 ساڵ بەڵێ لە هەموو تەمەنەکانە سپاس دەکەم مامۆستا سۆرام گەڕێن و لای بەڕێزت دوا پرسیارم سەبارەت بە چارەسەر چی وەکو ئەرکی وەزارەتی تەندروستی ئەرکی وەزارەتی پەروەردە و باسی وەزارەتی ئەوقافیش کرد ینی چی بکرێ بۆی کە چارەسەرێک بۆ کەمکردنەوەی ئەو مادانە بگیرێتە بەر من ڕاستکردنەوەیەک بۆ بەڕێز دکتۆری ئامادە بوو کە من نەموتووە حکوومەتی هەرێم بەکارهێنەرەکانی گرتووە بەڵام دەرێم دە قیاسایەکەی کە ساڵی 1965 دە قیاسایەکەم خوێندوتەوە کە دەڵێ بەکارهێنەر 6 مانگ تا 3 ساڵ دەستگیر دەکرێت ئەوەی بازرگانیش بێ دەکرێت 15 ساڵە منیش دەزانم حکوومەتی هەرێم تاوەکو ئێستا هەوڵی داوات ئەو کەسانێک کەوا ئالوودە دەبن چارەسەر بکرێنم منیش دەزانم لە سنتەرە دەرونیەکان ئێستا چەندین نەخۆشی ئالوودە بووە چارەسەر دەکرێت بەڵام ئەگە بگەڕێنەوە سەر دەقی یاسایەکە حکوومەتی هەرێم مافی هەیە ئەگە بەو دەقە ئیش بکاتن بەکارهێنەریش بگری بەڵام ئێمە وەکو ڕێکخراو داوامان کردووە ئەو دەقە نەمێنێ لە بۆ بەکارهێنەر و تونتر بکرێت بۆ بازرگانەکە بەڵێ ئەگەر بە کورتی لەسەر ڕۆڵی وەزارەتی پەروەردە و ئەوقاف تەندروستی کاتن مامۆستا ئێمە وەزڕۆلی وەزارەتی تەندروستی بە ئەوەی کەوا خۆیان بڕیار ڕایانگەیاندووە بەهۆی شەڕی داعش و ئەو حساڕێکەوە لەسەر کوردستان بوو دەکرا نەخۆشخانەیەک دروست بکەین خۆشبەختانە ئێستا کوردستان بەرەو خۆشی دەڕوا و ئابووریمان باش دەوێتەوە داواکارم کە ئەو نەخۆشخانە دروست بکرێ و زەویشی بۆ دابین کراوە هەروەها داواکارم لە وەزارەتی ئەوقاف کەوا لەم ماوەیە گرنگی بدەن بە لە خوتبەکانە لە هەر بۆنەیەکی ئاینی گرنگی بدەن بەوەی کەوا لە مەترسیەکانی مادەی هۆشبەر گەنجەکانمان هەتاوەکو خێزانەکانمان ئاشنا بکەن داک و بابەکانمان وارێ بکەین کەوا ئاگاداری منداڵەکانیان بی بەس وەزارەتی پەروەردەش ڕێگا بدا بۆ ئەوەی کەوا سمینارات بکرێتن ئێمە وەکو ڕێکخراو ئێستا لە بەرنامەماندادا لە حکوومەت لە ناو هەرێمی کوردستان زیاتر لە 100 سمینار ئەنجام بدەین لە ناوەندەکانی خوێندن بۆ ئەوەی بۆ ساڵی خوێندنی نوێ کەوا ئاشنایی بدرێتە و مامۆستا و پەروەردەکارەکان کە چۆن مناڵەکانمان بپارێزن سپاس دەکەم دکتۆرە گەشتێکت ما بێت بە کورتی لەسەر چارەسەر بەڵێ ئەو بەڕێزە وایوتەوە من خۆم لەگەڵ یان ناژی من ئاگام من ڕۆژانە پەیوەندیم هەیە لەگەڵ هەموو دەستگاکانە ینی خۆی ئەگیرێن جاو بڵێن دڵێ خۆیان ئەگیرێن بۆ من ئاگام لە یاساکە شێکە یاسایکی کۆنە و مەرجیش نییە
حکوومەتی هەرم سەربەست ئەوەی کە ئیش بۆ یاسایانەکەی خۆ ئەعدام لە یاسای عێراقیە حکوومەتی هەرم جێبەجێ ناکاتوانێت منە یاسایڵە هەر ئیشی پێ ناکەم هەنی شتێکی وە قورس نیە توانێت نیکا بەڵام بۆی ناکرێت چونکە بەدیلی باشی پێ نیە نە نەخۆشخانەی باشمان هەیە نە دەرمانەکانیشی کردوێت لەبەرەوە مەجبورە بیانگرێت بەڵاندڕی کە توش بوون ینی بە کورتی بێ بە کورتیوانی کە توش بوون هەمووی کوڕیە و میلەتەن ینی خەڵکە لە و کۆمەڵگەکانی ئەمە دراوسێ منە خزمی جەنابتە هاوڕێ ئەو بەڕێزێکە لە هەولێر قساکان نابێت بە زمانی دوژمنایەتی و قسەیان لەگەڵا بکرێەوە زیندانی بە هیچ جۆرە چارەسەرنیەوە پێشێلکردنی مافیانە ینی ئەوە مافێکی زۆر با بڵێن سەختی ئەو کەسێت تۆ 6 مان کەسێک سزنەکەی ماڵ و مناڵی هەیە لە مناڵەکانی و کردووە نەهێشتۆ کاسبی بکە زەرێکی زۆر هلێاوە و چارەسەریشە نەکردووە و بۆی هەیە خۆی ئەگەر لە وڵاتێکی پێشکەوتووە بێ ئەو دەستگایانە بەرێتە بەردەم دادگا و مافی قەرەبووشیان داوا لێ بکاتەوە جا هەر بە ڕێزێک خۆی بە ئەوە ئەزانێت کە داوای مافی ئەو کەساناکە کە مادی هۆشبەر بەکارێن ئەبێ بە چاوی ڕێزەوە تەماشایان بکە نەک بە چاوی دوژمن تۆ بڵێ کەسێک گەنجێکە لە وڵاتەیە هیچ خێر و بێرێکی نەدیوە تۆ بێ اینجا سزنیشیکەی 6 مانگە بەرەوەی پارچەیەک حەبی بەکارێنەوە کە لە گیرفانیا گیرەوە ئەوانە هەمووی ئەو ڕێگانن کە هیچی زانستی چارەسەر هەیە و سوپاس دەکەین بەڵێ چارەسەر هەیە و ئینشاءالله و چارەسەری باشتریش بەڕێوە بێت و تەمەناکەم کە ئەم دیاردەیە بەرەو کەمبوون سوپاس بۆ بەرەزان دکتۆر ڕێبوار حەمەغەریب پسپۆڕی دەرونی لە ستۆدیۆی سەرەکی هەروە مامۆستا سۆران زەنون ئەندامی دەستەی کارگیری ڕێکخراوی ڕۆشنبیری و هۆشیاری دژی مادەی هۆشبەر کە لاولێرەوە لەگەڵ مامی سوپاس بۆ بەڕێزیشتان سوپاس بۆ مامۆستا بوو بوورە کاتمان تەواو بوو سوپاس بۆ هاوکاران سوپاس بۆ بینێرانی بەڕێز خواتان لەگەڵ